ئامانج خەباتی کوردەکان ناتوانرێ بێدەنگ بکرێت. لە نووسینی شەمەی ساڵح کوردەکان داعشیان تێکشکاند، ئەوە خوێنیان بوو، جەستەیان بوو، ژیانیان بوو کە ڕێگریان لە تاریکی کرد. ئەوە ژنانی کورد بوون، خوشک و کچ و دایک کە دژی دڕندەترین تیرۆریستی جیهان هەڵسانەوە. ئەوان چەکیان هەڵگرت، سەرکردایەتیان کرد، بە هەزاران کەسیان گیانیان لەدەستا. هێمای ئازایەتی و ئازادی بوون. چیان پێگەیشت؟ بۆمبەکان لە تورکیا ئەردۆگانەوە، بێدەنگی لە سویدەوە سەبارەت بە پێشەواکان. ڕۆژاوا شتێکی ناوازەی دروست کرد. لە ناو وێرانی جەنگدا ئەوان مۆدێلێکی دیموکراسی و یەکسانی جیاوازیان دروست کرد. ژنان سەرکردایەتی دەکرد، کۆمەڵانی خەڵک پێکەوە دەژیان. پرۆژێکی هیوا بوو لە ناوچەیەکی پڕ لە دیکتاتۆریەت، بەڵام هەر لەبەرەوە بوو کە بوو باڕەشەیەک بۆ ئەردۆگان، چونکە دیکتاتۆر لە هیچ شتێک زیاتر ناترسێ جگە لە ژنانی ئازاد و دیموکراسی زیندوو، بۆیە بە تیرۆریست ناویان دەبات. ئەو بۆمبەکانی ئاڕاستی نەخۆشخانەکان دەکا، بۆری ئاوەکان، قوتابخانەکان. دەیەوێت ئەو گەلەی کە هەموو شتێکیان بەخشیوە بۆ مرۆڤایەتی تێک بشکێنێت. ئەمە تاوانێکی جەنگیە، ئەمە پاکتاوی ڕەگەزیە، ئەمە دیکتاتۆرێکە کە هەموو ئەو بنەمایانە دەشکێنێت کە ئێمە لە سوید پێمان وایە بەرگریان لێ دەکەین. ئەی سوید، ئێمە لەسەر چۆکین. ئێمە ڕێگەمان داوە کە ئۆڵف کریستەرسن، تۆبیاس بلیسترۆم تەواوی حکومەت و یاسا و بنەما و شەرفمان بە بیانووی ئەندامەتی لە ناتۆ بفرۆشن. ئێمە ڕێگەمان داوە ئەردۆگان یاساکانی سوید دەربخات. ئێمە لە زلهێزی ئەخلاقیەوە بۆ زلهێزی دەنگی ئەردۆگان ڕۆیشتوین. ئەمە شەرمەکە لە دڵی هەر سویدیەکدا دەسووتێ کە هێشتا بوێرە ڕاستی ببینێت. بێدەنگی بەلایەن نییە، بێدەنگی هاوکارە. کاتێک سوید بێدەنگ دەبێت دەربارەی بۆمبە چەنراوەکان لە ڕۆژئاوا، ئێمە لایەنگری دەکەین. ئێمە لەگەڵ دیکتاتۆرەکەین. ئێمە هەڵدەبژێرین کە بێئومێد بین لەو ژنانی کە داعشیان تێکشکان. بەڕاشکاوی دەڵێم، ئەمە سوکایەتێکی نیشتیمانیە، ئەمە خیانەتە لە مێژوو، لە ئازادی و مرۆڤایەتی. سوید دەبێت هەڵسوکەوت بکە، سوید دەبێت بۆ ڕۆژئاوا، بۆ کوردەکان، بۆ ئەو ژنانی کە لە کاتی ڕوخانی جیهاندا هەڵمانگرتەوە بوەستێت. دەبێت بە ناوی ڕاستەقینەی کارەکانی ئەردۆگان بانگی بکەین. دیکتاتۆریەت، تاوانی جەنگ، پاکتاوی نەژادی، دەبێژنانی کورد وەک پاڵەوانی جیهان پیرۆزباییان لێ بکەین، چونکە ئەوان پاڵەوانی جیهانن. داهاتوو پرسیار دەکات، ئێوە لەکوێ بوون کاتێک کوردەکان تێکشکێنران؟ من ڕەتی دەکەمەوە وەڵامەکەم ئەمە بێ. ئێمە بێدەنگ بووین، ئێمە لادانمان کرد، ئێمە خیانەتمان کرد. پێویستە سوید لە خەو هەستێت، چونکە ئەگەرنا ئێمە تەنها شایەت حاڵ نین، بەڵکو هاوبەشیشین.